يدي غازندن خلكي ايفن نرنجل تني الجركي روشان بيران هوليري رنجل قالك توخيدن هبا چاوا کار سرتي تكرن پر بين دروس كر لو گشتيجي اندازه هات نو چونت نوهري ما كردستان ابتيبتيجي الهوليري چاوا چونكي چاف سالن در بازبي هولير زيبر فرحتر با ام زيرتر في مجرد قال خاطو ديلان عبد الله ربا برا اندازه هات چون هري ما كردستان ام بحسكين ديلان خان قال بخيراتن بهر لو قلي حالاتيان دست بكم گشتو تا بردستان ایشتان لسری کردو پردیان بود دروست کن هاتوسی حالاتیان آسان تر به تایبت لکاتی خطاب خانه خطابی بوشی وازی که تازه بینی و من باور نکم بتوانم بگومان بیروکی دروست کردنی پردی پارینەوە بە شێوەیەکی گشتی ئێمە خۆمان ستافمان هەیە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای هەولێر و سەرۆکایەتی شارەوانی و شارەوانیەکان بەردەوام کەشفی ئەو شوێنانە دەکەین کەوا پەڕینەوەی پیادەی تیادا هەیە و پێویستە کە پردی پەڕینەوەی بۆ دروست بکرێتن. یعنی زۆر جار هەیە خۆمان بڕیار دەدەین بێ ئەوەی داواکاری خەڵکەکە بێتن بۆ فەرمانگەکان کە پردی پەڕینەوە پێویستە خۆمان دەست بەجێ ئامادەکاریەکان دەکەین و بەرز دەکەینەوە بۆ سەر و خۆمان زۆر جارشەوە لە ڕێگای سکاڵا و داواکاری هاوڵاتیانە هەر کاتێکی داواکاری هاوڵاتیانمان بۆ بێ لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت کەشفی شوێنەکە دەکرێتن و بڕیاری لەسەر دەدە ئایا شوێنەکە پێویستی پێ بە پردی پەڕینەوە یاخود چارەسەری تر هەیە بێجگە لە پردی پەڕینەوە کە بۆیان بکرێتن بۆ ئەوەی پەڕینەوەی سەلامەت ئەنجام بدەن. جگە لە پرد ئێمە هێڵکاریشمان هەیە دروستکردنی شوێنی پەڕینەوەی پیادە بۆ یاق لەسەر شەقام و دانانی هێمای پەڕینەوە و هەروەها ترافکلایتی پەڕینەوەشمان هەیە ئینشاءڵڵا ئەو ساڵێکە لە پلانمان هەیە جێبەجێ بکەن. بەخۆی ئەوەی بینیومان هاتچوون بڵێ ئێستاش لەسەر شاشە دەبین جێ جادەیەک نییە مەسەن لەسەر جادەی ئەو بەری بۆ ئەو بەری پردێک دروست بکرێ هەر شوێنەکە بەخۆی جادە نییە بەخۆی چۆن بڵێ تێک چووە بۆ شوێنانی ئەوها مەسەن بۆ شوێنانی ئەو هەموو کۆباسم کرێت کە پردی پەڕینەوەی دروستەکەین ئێمە کۆمەڵە ستانداردێکی یاخود کۆمەڵە خاڵێکی کاری لەسەر دەکەین ئەو جا بڕیاری دروستکردنی پردی پەڕینەوەی لێ دەدەنیەکەی لەوانەیە لەو شوێنە پەڕینەوەی پیادە لەوانەیە جەنجاڵی دروستکا لە شەقام لەوانەیە خێراییەکە زۆر بێتن بە هیچ شێوەیەک پەڕینەوەی تیادا ئەستەم بێتن پەڕینەوەی پیادەی تێدا ئەنجام نەدرێتن پانی شەقامەکە دەور دەبینێتن بێگومان ئەگەر ئەم خاڵانەی تیادا نەبی وەکو باسم کرد ناکرێت پردی پەڕینەوەی بۆ دروستکردنی دێنە سەر چارەسەرەکانی تر. خۆ بەس ئەگەر نازانم بینیتیان نەدیران خان لێن ئەو دیمەنانە ئەگەر ببینین تازە لە شوێنێک بۆەوەی دیران خانیش ببینی قەت هەست پێ ناکەی هەولێرە گوناح نییە شوێنێکی وەکو هەولێر پایتەختێکی جوان دیمەنی ئەوها لە ناو هەولێربی بێگومان خۆ دەزانێ هەولێر پایتەختە و لە ئێستاشدا فراوانەوە خەڵکێکی زۆر ڕووی لە شاری هەولێر کردووە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئێمە بە هەماهەنگی بێکەوە لە ئەرگداین و ئینشاءڵڵا بە زووترین کات خزمەت دەگەێنینە گشت شارەکانی دەوروبەر و هەروەها گشت ناحیە و قەزاکانی دەوروبەری هەولێریش بەڵام بێگومان ئەمە کاری دەوێتن بودجەی تەرخانکردنی دەوێتن و هەروەها پلانی دەوێتن وردە وردەکان لە بودجەکەتان هەیە مەسەن بڵێن بەش ناکە وەکو سێکتەرەکانی تر یان باشە وەکو پێویست ئەو ئاوەدانی لە دەست کۆمپانیەکانەوە دەیکەن وەکو پێویست بە پێی پێویست بودجەکە لەوانەیە بتوانێت بەشی ئەوەی بکاتن کەوا ئێمە بتوانین ئەو پلانانەی کەوا هەیتمان جێبەجێ بکەین ئەو جە بە گوێرەی پلانی کوردخان و درێژخان و بە گوێرەی گرنگی شوێنەکان هەندێک شوێن هەیە زۆر پێویستی پێویستە زووتر جێبەجێ بکرێتن لە شوێنی تر کە پێویستی نییە ئەکەینە پلانی داهاتن شەقامە نوێیەکان زیاتر با باسی 150 بکەم و لەگە 120 بەشە 150 تاوە بوو بەڵام کە من ئەو پردانەکە هەن ئەو بەریشی شارە دروستکرایە ئەو بەریشی خەڵکی لێ دەژین بەڵام هاتوچوو بە تایبەت لە شەقامێکی بەرفراوانی وەکو 150 زۆر ئەستەمە کەینی دەست بە دروستکردنی پرد لەو شوێنەشدا بێگومان حسابی ئەوە کراوە پردی پەڕینەوەشمان هەیە لە 120 مەترین نزیکەی 4 پردی پەڕینەوە دوو نەفەقمان هەیە هەروە لە 150 نزیکەی 5 پردی پەڕینەوە دروستکرایە لەو شوێنانەی کەوا ئێستا نیشتەجێنە بێگومان لە داهاتووشدا هەر کاتێک کە ئەو دەوروبەری ئەو شەقامانیانە ئەو ڕێگە خێرایانە بۆ پرۆژەی نیشتەجێ بوون و پەڕینەوەی هاوڵاتیانی تێدا بوو ئەکید بەرنامە دەبێت و پردی پەڕینەوەیان بۆ دروست دەکرێت کابراایکی بەتەمەنە ژنێکی بەتەمەنە بڵێ ئەو هەموو قادرمەیە چوون بەسەرکەوم ئێستاش لە وڵاتان لای خۆشمان هەبوو ماوەیەک دوای هەز دەکەم ئێستا زۆر کەمترە قادرمەی کارەبایی شێوازێکی ئاسان چارەسەری وەش ئێمە هەوڵدانە بۆ ئەوەی دیزاینی نوێ دەست نیشان بکرێتن اینجا لە ڕێگەی دروستکردنی پێژەی کارەبایی بیتن یاخود دروستکردنی ڕام ببێتن کەوا بتوانی کەم ئەندامانیش بەکاری بهێنن و هەروەها خەڵکی پیر و کەم ئەندامیش سوودی لێ وەربگرێتن بۆیە لە هەوڵدان دیزاینی نوێ بکەین بێجگە لەو دیزاینە کۆنانەی کەوا هەیە بۆ ئەوەی هەموو چین و توێژەکان سوودی لێ وەربگرن
وەربگرێت شتینوێ چ لە ڕێەوەی ئەوەی کەوا باسمان کرد زیاتر حەز دەکەین بۆ کەم ئەندامانیش کاری لەسەر بکرێتن بێتگەل لەوەی کەوا پێشووتر هەبووە ئینجا مەسعەدی کارەبایی بێتن یاخود پێیژەی کارەبایی بێ بڵێ و هەروەها دروستکردنی ڕامپ بە شێوەی ڕامپ یاخود بە شێوەی لوب کە کەم ئەندامان بەو عەرەبانێکەوە لەسەری هاتوچۆ دەکەن بتوانن بە شێوەیەکی ئاسان بەکاری بهێنن. ئەندازەی هاتوچووی هەرێمی کوردستان بە تایبەت ئەگەر هەولێر وەکو نمونە وەرگین لە چاو ئەندازەی هاتوچووی وڵاتانی پێشکەوتوو هەتا چ ڕادەیە هەوڵ دەدەن کۆتا پێشکەوتن جێبەجێ بکەن نەک بڵێن وڵڵاهی دەبی کەمترین تێچووبی بۆ جێی بەردەست وەکو پێویست نییە. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە ئەندازەی هاتوچۆی هەرێمی کوردستان و بە تایبەتیش هەولێر هەوڵی زۆرمان داوە و سوودمان لە شارەزای وڵاتانی دەوروبەر وەرگرتووە بۆ ئەوەی تا ڕادەیەک بگەینە ئەو ئاستێکەوە ئەوان لە وڵاتان پەیڕەوی دەکەن بۆ ئەوەی ڕێگا و شەقامی سەلامەت هەبێتن بۆ شۆفێران و بۆ پیادش. بابینە سەر شەقامەکان بە تایبەت لە ترافیک هاتوچوو زۆر زەحمەتە هەتا ئێستاش لەگەڵ دابی وەکو ئەو وڵاتانەی چواردەور نییە کەینێ هاوڵاتی بتانی تێپەڕی کەینێ ئۆتۆمبیل یان ڕێزگرتنی بینی هەردووکلا ئەو بێگومان ئێمە کە ئەندازەی هاتوچۆ کە هاتوچۆی کە بەڕێوبەرایەتی هاتوچۆ کارمان لەسەر ئەوە کردووە لەوانەیە ئەو سیستەمێکەوە بەکاری دێنی نزیک بیتن لەو سیستەمانێکەوە لە وڵاتانی دەوروبەر بەکاردێتن بەڵام کێشەیەکمان هەیە ئاستی ڕۆشنبیری بەشێک لە شوفێرانمان بەڕاستی ئەوەی کە پێویستە کاری لەسەر بکرێتن کەوا بە شێوەیەکی دروست ئەو هێما و ئەو ترافکلایت و هێلکاریانە بەکاربێتن کێشەکە زیاتر لەوەیە لە دانانی ئەو سیستەمانە نیە ئێمە سیستەمەکانمان بە شێوەیەکی زانستی داناوە و بە شێوەیەک سوودمان لە پسپۆڕی دەوروبەر وەرگرتووە و هەوڵمان داوە بگەین لە ئاستیان بەڵام بەکارهێنانیان بەو شێوەیە نییە لەلایەن شوفێران و هاوڵاتیان دەکرێت لە ڕووی یاسەیەوە مەسەلەن سزا بدرێن بەڵام پێش ئەوەی سزا بدرێت دەبێت ڕێکارەکان بگیرێن بۆ منە هەندێک قوتابخانە هەن لەسەر جادەی قەرباڵغن قوتابی داوامی تەوا دەبی دێتە دەبی 1 سعات چاوەڕێ بکە هەتا ئۆتۆمبیلێک توزان شوفێرێک بەڕەوشت بی ڕێگا بدە قوتابیەکان بپەڕێتەوە بەڵێ ئەوەمان هەیە بۆ ترافیکێک شتێک توزانم بە شێوازێکی ئەلکترۆنی قوتابی بەخۆی یان سەرپرشتیاری قوتابیەکان دوگمەکە دابگرێ ترافیکەکە سۆر بێ بۆ پەڕینەوەی قوتابیەکان کار لەسەر کرا وەکو باسمان کردی یەکەم هەنگاوی ئێمە بە تایبەتی لە پێش قوتابخانەکان ئەمساڵ هەڵمەتێکی فراوانمان ڕاگەیان بە دروستکردنی شوێنی پەڕینەوەی پیادە و دانانی هێمای هاتوچۆ بە شێوەیەکی ئەلکترۆنی بەڵێ هێلکاریکردنی شەقامەکە بە بۆیاغی تایبەت و جاریکردنی شوێنێکی تایبەت بە پەڕینەوەی پیادە بۆ قوتابیان و هەروە دانانی هێمای هاتوچۆ بەڵام چەند شوێنێکیشمان دەست نیشان کردێ ئینشاڵڵا لە داهاتوودا لە ساڵی نوێدا ئینشاڵڵا دەچێتە بواری جێبەجێکردن دانانی ترافکلایتی تایبەت بە پەڕینەوە لە شاری هەولێر بۆ ساڵی داهاتوو ئەم ساڵ ئیشی لەسەر ناکرێت ئەم ساڵ ماوەیەکی کەم ماوە خەریکین وردە ئیشی لەسەر دەکەین ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو دەکەوێتە بواری جێبەجێکردن کارمان لەسەر کردووە بەس هەوڵ دەدەین بۆ ساڵی داهاتوو لە شەقامدا بنرێتن و کاریشی پێ بکرێتن سزاکان هەموو جارێک بوو شوفێران مەسەن ئێستا ڕەنگە شوفێر بڵێ لە بوو پیادە و هاتوچۆ هەموو کاتێک سزا لە بوو شوفێر بووە ئەی لە بوو هاوڵاتی مەسەنەن یەکێک لە زیاتیەوەی پردی پەڕینەوە بەکاربێنێ لەسەر جادا بەڵێ بێگومان ئەوەشیان سزای خۆی هەیە لەلایەنە یاساییەکەی بڵێ بەتەکیدەوە سزای خۆی هەیە هەر کاتێک کە ئێمە شەقامان بەو شێوەیە دیزاین کرد و ئەو هێما و ئەو هێلکاریانەی کە پێویستە بەردەست بوو لە شەقامەکە مەسەلەن دیناخان کابراایەک لە زیاتەوەی لەسەر پرد بپەڕێت ئەو بەریزادە لەسەر جادە دەڕوا پۆلیسێکم نەبینیەوە بچی پێی بڵێ یان سزای بدا ڕەنگە ئەوەش قڕز بێ مەسەلەن سزادان نییە بەڵام هۆشیاریکردنەوەی بەردەوام هەیە لەلایەن برا پۆلیسەکانەوە ئێمەش ئەگەر سەرنجی بدەیت بەو دوایانێکە پردی پەڕینەوە دروست دەکەین بە مەجبوریەوە هەوڵماندا و پەرژینێک لە ناوەڕاستی شەقام دروستکەین بۆ ئەوەی هاوڵاتیان ئیجبار بکەین کەوا پردی پەڕینەوەکە بەکاربێن ڕەنگە ئیجبارکردن هەمیە چێتر بێتەوە ڕێکێکە باشە خۆت و دیلان عەبدوڵڵا ڕێبەر ئەندازە هاتن و چوناری ما کوردستان گەلمە دەبوون گەلک سپاس بووە هەر بژن